لەگەڵ بەردەوامی و قوڵبوونەوەی قەیرانە جۆرا و جۆرەکان لە هەرێمی کوردستان تا دێت بێخەمی و بێباکی دەسەڵاتداران بەرامبەر خەم و ناسۆرەکانی خەڵک ڕوونتر دەردەکەوێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا و لە میانی وتارێکدا لە کۆڕبەندی جیهانی وزە لا دوبەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند بە نزیکانە هەرێمی کوردستان گازی سروشتی هەناردەی ئەوروپا دەکات. وتیشی ئێمە سەرچاوێکی گەورەی وزەمان لە نەوت و گازی سروشتی لە هەرێمەکەماندا هەیە. ئەم قسانەی سەرۆکی حکوومەتی هەرێم لەم تەوقیتەدا کە زیاتر وەک تەحەدایەک بۆ بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق دەردەکەوێت هاوکاتە لەگەڵ زیادبوونی قەیرانەکان لەو هەرێمەدا کە ناوبراو بە هەرێمێکی دەوڵەمەند بە نەوت و گازی سروشتی ناوی دەبات. تا ئێستا ڕوون نییە بەرپرسانی ئەم هەرێمە و کاربەدەستانی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێم چۆن ڕێگە بە خۆیان دەدەن لە مەحفەلە جۆرا و جۆرەکاندا وەسف و سەنای حکومداریەکەیان بکەن یان هەرێمی کوردستان وەک ناوچەیەکی دەوڵەمەند و گەشە سەند و وێنا بکەن. سیاسەتی ئێمە ئەوەیە پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. بە درێژایی 7 ساڵی ڕابردوو دوای ڕاگەیاندنی سیستمی ئابووری سەربەخۆ و بە ئێستاشەوە دیمەنەکانی ژیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەم جۆرەیە. هەموو مانگێک دواکەوتنی موچە و بەچەند مانگێکیش خواردنی موچەیەکی فەرمانبەران لەلایەن حکوومەتەوە. بە 5 ساڵ جارێک دابشکردنی بەرمیلێک نەوت بەسەر هاوڵاتیاندا. دوی هێندەبوونی نرخی سوتەمەنی بە گشتی و بانزین و نەوتیسپی بە تایبەتی. سەرهەڵدانی قەیرانی ئاو لە هاویندا و قەیرانی سوتەمەنی و غاز لە زستاندا. لاشە و ڕۆژێکدا پێدانی نزیکەی 10 کاتژمێر کارەبای حکومی بە هاوڵاتیان. مردنی ڕۆژانەی خانەنشینی بەتەمەن لە نۆرەی وەرگرتنی موچەدا. ڕیزبەستنی هەزاران ئۆتۆمبیل بۆ وەرگرتنی بانزینی عێراقی. ئەمانە و دەیان کێشەی دیکە دیمەنەکانی ژیانی ڕۆژانی خەڵکی ئەو هەرێمن کە مەسرور بارزانی بە سەنتەرێکی گرنگی وزەی جیهان ناوی دەبات. بۆ ئەمڕۆی جیهان و سیستەمە ئابوووریەکەی وزە و نەوت و غاز لە هەر وڵات و ناوچەیەکدا هەبێت دەبێتە نعمەتێکی گەورە بۆ دانیشتوان و هۆکاری خۆشگوزارانی و گەشەسەندنی بەردەوام. بەڵام بۆ هەرێمی کوردستان و خەڵکەکەی ئەم نەوت و سامانە سروشتیە بۆتە بەڵایەک کە ڕەنگە نەوەکانی داهاتوو نیشتیمانیش گیرۆدەی قەیرانەکان بکات. هاوڵاتی هەرێمی کوردستان مافی خۆیەتی لە مەسرور بارزانی و کاربەدەستانی دیکە بپرسێت. ئەو دەوڵەمەندی و گەشەسەندەی ئێوە باسی دەکەن مەبەستان پێی کوردستانە یان دنیا شاهانەکەی خۆتانە کە تەواوی جیایە لەو جیهانەی خەڵکی ئاسایی تێدا دەژی. ئێستا خەڵک مافی خۆیەتی بپرسێت کاتێک سەرۆکی حکوومەتی هەرێم باسی گەرمکردنەوەی ئەوروپا وڵاتانی دیکە بە گازی هەرێمی کوردستان دەکات ئەو گازە سروشتیە لەکوێ بوو کاتێک تاوەکو مانگێک لەمەوبەر هاوڵاتی بە پارەش بوتڵی غازی دەست نەدەکەوت. لە سیستمی حکومڕانی هەرێمی کوردستاندا هاوڵاتی کۆمەڵێک پرسیاری لەلا بۆتە مەتەڵ. کاتێک بەرپرسان باز لە دەوڵەمەندی هەرێمی کوردستان بە نەوت و گازی سروشتی و گرنگی پێگەکەی لەسەر نەخشەی وزەی جیهان دەکەن چۆن شەرم نایانگرێت گەلەکەی خۆیان بە هەژاری و نەخۆشی و بێئومێدی دەبینن. ئایا هەموو ئەو وڵاتانەی بە سامانی سروشتی دەوڵەمەندن هەمان دۆخی کوردستانیان هەیە یان لێ نەهاتووی سیاسیە بازرگانەکانە کە لەلایەک هەرێمی کوردستانی کردوتە مێرگێک بۆ دەوڵەمەندکردنی کۆمپانیا و قاچاقچیەکان و بیابانێکی وشک و بێبەرەکەت بۆ خەڵک و هاوڵاتیەکانی خۆی.